ژمارەی توشبووان بە ڤایرۆسی کۆڕۆنای نوێ لە سەرانسەری جیهان بەردەوام لە زیادبووندایە. ئامارەکە 2 ملیۆن کەسی تێپەڕاندووە، زیاتر لە 130,000 کەسیشی کوشتووە، لەگەڵەوەشدا یەک لەسەر 4 توشبووان بە تەواوەتی چاک بوونەتەوە. زۆربەی ژمارەی توشبووان لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادان بە جۆرێک ژمارەی توشبووان 600,000 کەسی تێپەڕاندووە کە دەکاتە لە سەدا 30 کۆی توشبووانی جیهان. لەو ژمارەیەش زیاتر لە 26,000 کەس گیانیان لەدەستداوە. ئەمەش دەکاتە زیاتر لە سەدا 20 کۆی مردووان لە جیهاندا. ویلایەتی نیویۆرکی ئەمریکا بووەتە ناوەندی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بە جۆرێک زیاتر لە 13,000 کەس لە ویلایەتەکە گیانیان لەدەستداوە. لە دوای ئەمریکا ئیسپانیا دێت کە ژمارەی توشبووان لە 178,000 کەس نزیک بۆتەوە و ئەو ژمارەیەش زیاتر لە 18,500 کەس گیانیان لەدەستداوە. هەروەها ئیتالیا 162,000 حاڵەت و فەڕەنسا 143,000، ئەڵمانیا 132,000 و بەریتانیا 93,000 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسەکەیان تێدا تۆمار کراوە. چین کە ناوەندی سەرهەڵدانی ڤایرۆسەکەیە، باپی دوایین ئامار تەنها 46 حاڵەتی نوێ لە 24 کاتژمێری ڕابردوودا تۆمار کراون، توشبوویەکیش گیانی لەدەستداوە. لە کیشوەری ئەفریقیا باپی ئەو زانیاریانەی ناوەندی ڕێگریکردن و کۆنتڕۆڵکردنی نەخۆشی ئەفریقیا بڵاوی کردوونەتەوە، لە 24 کاتژمێری ڕابردوو 1000 حاڵەتی نوێی توشبوون بە ڤایرۆسەکە تۆمار کراون. بەمەش کۆی گشتی ژمارەی توشبووان لەو کیشوەرە گەیشتووەتە 16,285 کەس، هەروەها ژمارەی مردووان گەیشتووەتە 874 کەس. ئەوەی کە جێگای سەرنجە لە وڵاتی لیسۆتۆ و دوورگەکانی کۆمۆڕۆی ئەفریقیا هیچ حاڵەتێکی توشبوون بە کۆڕۆنا تۆمار نەکراوە. هەرچی هەرێمی کوردستانە ژمارەی توشبووان تا ئێستا گەیشتووەتە 332 توشبوو، لەو ژمارەش 194 کەسیان چاک بوونەتەوە و 4 کەس گیانی لەدەستداوە. بارودۆخی هەرێمی کوردستان پەیوەست بە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بەراورد بە وڵاتانی ناوچەکە و جیهانی لە ئاستێکی زۆر باشدایە. تا ئێستا تەنها 332 حاڵەتی توشبوون بە کۆڕۆنا تۆمار کراون کە 194 توشبوویان چاک بوونەتەوە و تەنها 4 توشبوو گیانیان لەدەستداوە. لە سەدا 58.4 توشبووانی ڤایرۆسەکە لە هەرێمی کوردستان چاک بوونەتەوە و ڕێژەی مردنیش لە سەدا 1.2 بووە. لە کاتێکدا لە جیهاندا ڕێژەی چاکبوونەوە لە سەدا 24 و گیان لەدەستدان بە ڤایرۆسەکە لە سەدا 6.3. ڤایرۆسی کۆڕۆنا لە کانون یەکەمی ساڵی ڕابردوو لە شاری ووهانی ڕۆژهەڵاتی چین سەریاڵدا و تا ئێستا بە 210 وڵات و هەرێمدا بڵاو بووەتەوە و بووەتە پەتایەکی جیهانی.